خوشکەکەم خێزاندار بوو لە ماڵی خۆیان بوو، دوو مناڵی هەبوو کوڕ و کچێک وە دووگیانیش بوو لە مانگەکانی ئەخیری دووگیانیا بوو. ئەم گەڕەکانی ئێمە هەمووی ماڵی خانەدان بوون. طبعاً هەڵەبجە خۆتان نەزانن هەمووی وا مەشهورە، ینی خەڵکەکانی ناو هەڵەبجە هەمووی لەبەرەوەی لە کۆنەوە ئەم خەڵکانە لێرە بوون، هەمووی یەکتری ئەناسی، علاقاتێکی اجتماعی زۆر جوان. گەڕەکەکان هەمووی خانەوادەی زۆر بەڕێزی تیا بوو. ماڵی خانەوادی ماڵی خەزووری خوشکەکەشم خانەوادەیەکی زۆر بەڕێز و ناوداری هەڵەبجەن، ماڵی حاجی عەبدوڵڵا هەورامی. دیارە ئەوان لە کۆڵانی ئەودیش کوشتاری زۆر بوو لە کۆڵانی ئەودیش زۆربەی زۆری کوشتارەکان لەم دوو گەڕەکە بوو. یەکیان بەهۆی ئەو ساڕوخی کەیاوێتی لێرەوە تا ئێستا شوێنەکەی دیارە دوایی بە بلۆک ئەو شوێنەگیرە و لەو دیویش هەر ساڕوخ لێیا بوو. هەموو چوو بوونە ژێرزەمینی ماڵێکی دراوسیان تەبان ئەو ماڵش بەداخەوە کە ماڵی ئەوان شەر کە سوکاری ئێمن ماڵی باوکی باجی ئافتاوە مامۆ ڕەحیم خێزانێکی زۆر زۆریان تیاچوو. هەڵبەت ئەوانیش لەو کۆڵانەیە خانەوادەکەیان هەمویان دوودشی خەسووی خەزووری بەداخەوە زۆر بەیان تیاچوون. خوشکەکەی من لە ژێر زەمینەکە هێوەژنێکی لەگەڵا بوو هێوەژنەکەشی مێردەکەی کیمیایەکە تیاچوو بوو. لەویانە هێوەژنەکەی دەستی مناڵەکانی ئەگرێ و ئەزانێت کە خوشکەکە میلاکە بەجێ ئەڵێ لە با مناڵەکانی نەمرن، ئەویش خۆی بەرکەوتوی کیمیای بێ مناڵەکان ڕزگارەکە و ئەڕوات خوشکەکەم ئەمێنێتەوە لە ژێر زەمینەکە. ئیتر دوای ئەوە خەڵک هەیە ئەڵێ ئەو مجموعەیە کتیانە برینار بۆ گەێنراونەتە ئێران، مجموعەیەگەڵە نەخۆیان هاتوونێتە دەرەوە ئیتر لە کوا کەوتوون، مجموعەیەکەڵێ لە حەمام بینی ومانن لەوێ کاشتونیان. خەڵک پێی وتین کە لە خەسەخانەیەکا بینراوە، بەڵام ئەمانە هەموو قسە بوون، کەس دیکۆمنتێکی نەبوو. ڕاستی زۆر گەڕین بە شوێنیانە. کوڕێکی پورم دکتۆر قادرە و کاتە خۆی پێشمەرگە بوو لە دەرەوە بوو، بڕاتان بێوتی تەواوی من ئەو بریندارانی ئێرانم بینیوە، لیستی لەلابوون، لیستی ناوەکانی لەلابوو کێ بینیوە لە چ خەسەخانەیە، ئەگەڕا ئۆردوگا بۆی بە خەڵک بڵێ فلانە کەس ماوە لە فلان ئۆردوگا، ینی وەکو کارێکی خۆبەخشی ئەوەیە کرد. تەنانەت ئەو کوڕی پورم نەیبینی بوو. دوای ماوەیە گوتیان بەداخەوە شەهید بووە، بەڵام ڕسمی شەهید بوونەکە شیمان نییە. مێردەکەی کە لە ئێران گەشت بووە بە مناڵەکانی کاک عومەر زۆر ماندوو بوو، زۆر گەڕابوو بە شوێنیە. ئەویش پێیان وتبوو کە شەهیدە و قبری هەیە لە فلانە شوێن و ئەوانە، بەڵام ئەویش نازانم ینی قبرەکەشیمان هەر نەدۆزیەوە لێ. بۆ من ئەو خوشکەم وەکو دایک وا بوو، چونکە من مناڵ بووم، ئەو گەورە بوو لە ماڵا دایکایەتی بۆ ئەکردم، قژیدا ئاهێنام جلی مەکتەبی لەبەرە کردم، ڕاستە چوو بووە ماڵی خۆی، بەڵام من ئەحساسی دایکم هەبوو. بە ئێستاشەوە چاوەڕێم لە هەر شوێنە گەڵێنێکێک دۆزراوەتەوە من ئەوان ئەڵێن مناڵێکی ون بووە لە بچێ، بز من چاوەڕێی خوشکێکی کامڵە، چاوەڕێم ژنێک با لە دەرگاکە و خوشکەکەی. بۆیە هەمیشاڵێم ئەنفالیش زۆر سەختە، چونکە ئەوانیش کە سوکاریان ون بووە، ونبوونەکە زۆر سەختە، هەمیشە لە خەیاڵتایە، هەمیشە بیری لێکیتەوە. یعنی وامان لێهاتە بوو ئێمە چین بۆ لای عەراف و قاوەگرەوە و بڕواتانە بێت چین بۆ لای ئەو خەڵکانی کە تەنوی مۆغناتیسی ئەەکە، ینی عەقلێتمان وای لێهاتی بۆمانە بشکە لە شوێنێکەوە شتێکمان پێ بڵێن. بە ئێستاشەوە من چاوەڕێی ئەوم ڕۆژێ با لە دەرگاکە ئەڵێم دایکم نەماوە کەی بێ ئەسمەریش بێتەوە چەند خۆشە بێ. زۆر جار چیرۆکی خەیاڵی دروستەکەم بە خوشکانی خوشکمەڵێم چەند خۆشە بوو ئەسمەریش بەهاتایەتەوە لێرە بەیەکەوە برژیایی نایە. ئیتر منۆکەوە بوو دایکم زیین و بێتەوە. بڕواتانە بێ زۆر جارگات چما خەیاڵەوە بۆ نییە بەسەرما، بە تایبەتی کە ئێمە ئەم خانەوە شوێنەکانی ئەوە بینم لێرانە توێکی ڕوان بوو پێشکی مایەکە. زۆر جار پێوتم توێکی زۆر جوان بوو، زۆر جوان بوو، لە خۆیە چوو، زۆر زوو گەورە بوو تووەکە. سێبەرێکی جوانی بۆ ئێرە دروست کردی بۆ ئاسران لەیا کورسی شتمان دانا. طبعا ئەم دی و زۆربەی زستانان لەم دیەوە دانیشتین لەبەر هەتاو هاوینان حەدیقەی ئەو دیمان زۆر بەکارهێنا. ئەیود منە مرم ئەم تۆ ئەمێنێت سووران بڕواتان بێم قسەیە چۆنتان پێ ئەڵەم وایە. ئەیکە هاتی ئەم تۆت بینی بڵێ ئای خوشکێکم هەبوو ئەم تۆی ڕوان. ڕێگە و قسەیم کرد. یەکەم جار کە هاتمەوە هەڵەبجە تۆکە مابوو، ڕێک چوومە بنەکەی ئەو قسەیم کرد، باوەشم پیا کرد. زۆر جار لە بنیا دانیشتم تۆکەیم ئەخوارد،
بۆنیم ئەکرد ڕێگو هەمەزانی خۆیەتی ئەسمەری خوشکم کە لە خانەوادەکەی خۆمە دیار نییە زۆر کەس ئەڵێن شەهید بۆ بە شەهیدی بینراوەوانە بەڵام تا ئێستا نەوێنەیەکی شەهید بوونی هەیە نەگۆڕێکی هەیە نە ناو شەهیدەکانە بەداخێکی زۆر گەورەوە ئێڵم تەنانەت لە مۆنۆمنتەکە لە ناو ناوەکانە ناوی خوشکەکەی من نییە ڕۆژ نەبوو نەچم من ئەو ناوانە نەخێنمەوە داوام کردناوەکەی ئیزافەکەن فترێک 6 ناویان ئیزافە کرد دوای نۆژەنکردنەوەکە دیسان ناوەکەی تیانەما